پرۆژەیەکی گەشت و کاڵە مەبەست لە گەشت و کاڵ گەشت و گوزارە لەگەڵ باخە ینی تێکەڵەیە لە قەزای ڕزگاری ئەمڕۆ پرۆژەیەکی جیاواز پرۆژەیەکی تێکەڵی گەشتیاری و کشت و کاڵی کرایەوە ئیتر هاوڵاتیانی قەزای ڕزگاری و چواردەوری ئەتوانن بۆ گەشت و سەیران بێن ئەم پرۆژەیە و ئەو بەرهەمانەی دەیانەوێت کە لە باخەکانی ئەم پرۆژەیە هەیە دەتوانن هەر لێرە بیکڕن. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمەلای خاوەنی پرۆژەکە کاک فارس سڵاو لێبێ ئەم پرۆژەیە چی و چی لە خۆیەگرێت. سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەم ئەم پرۆژەیەکی گەشت و کاڵە مەبەست لە گەشت و کاڵ گەشت و گوزارە لەگەڵ باخە ینی تێکەڵەیە هاوڵاتی ئەگەر بێت لەم کەپرانە دانیشێت بۆ نمونە ئەتوانێت سوود لە باخێژ وەرگێ باخەکە 10 ساڵ تەمەنێتی 15 جۆر خوورمای تایە لیمۆی تایە سندی تایە نارنجی تایە و تاکو کۆتایەکانی ترمیوش لە داهاتووش ئینشاءالله بەرنامەمان هەیە حوزی ماسی دروستەکەین ئینشاءالله هەنێ خواردنی کوردەواری هاوڵاتی ئەگەر داوا بکە ئەی خەینە خزمەت هاوڵاتیەکان. باشە ئەو میوانەیە و بەرهەمانی کە لێرەن هاوڵاتی ئەتوانێت لێرە بیان کڕێت. بەڵێ ئێمە هاوڵاتی ئەگەر بێت لێرە دانیشێ بۆ نمونە لە کەپرەکانە ئەتوانێت نمونەی ئەو بەروبوومەی کە لە باخە هەیە نمونونەکەی لێرە لە مارکێتێکە لە شوێنێکە دائانێن هاوڵاتی سیرەکە چی میوەیەک بەدڵێتی داوایەکە و ئێمە ئەی خەینە خزمەتیەوە. ئەمەوە سوودی بۆ خەڵکی قەزای ڕزگاری هەیە تر بۆ گەشت و سێران توان ڕێگایەکی دوور نەبڕن بێنە ئێرە و نزیکیشە داواکەم لە هاوڵاتیان ڕووی تێ بکەن و ئینشاءالله شتێکی نمونەیمان دروست کردو بە تایبەت ئەم ناوچە کە ناوچەیەکی گەرمە و تایبەت ئەتوانم بڵێم ئۆڤەری تایبەتیشمان هەیە لە سعرەکانە بۆ خەڵکی ڕزگاری لەبەرەوە خەڵکێکی ئەتوانین بڵێن فەقیرە و شوێنە گەشت و گوزارەکان لیانە دوورە و گەشت و گوزار لەم ناوە کەمە لەبەرەوە ئێمە ئینشاءالله هەوڵە دێن ئەوە نەخوازینەوە کە ئەم پرۆژە ئەمە تاکە پرۆژەی گەشت و کاڵە لەم ناوچەیە یەک دانەیتر هەیە ئەوە لە هەڵەبجەیە ئەوە ناخوازینەوە کە بڵێن ئەم گەشت و گوزارەمانێ ئەستەغلالی هاوڵاتیان کرد ئینشاءالله ئەتوانین بەو پڕیتوانەوە خزمەتی هاوڵاتیانی خۆمان هاوڵاتیان لەکەیوە توان سەردانیان پرۆژێ لە ئێستا بەولاوەتر هاوڵاتیان ئەم ئێوارە بێننە ئێمە لە خزمەتیانان ئەتوانن خۆشحاڵە هەموو خزمەت گوزاریەکیان بۆ دابین هەموو خزمەت گوزاریە سەرەتایەکانی تایە پرۆژەکە لە 100 ئەتوانم بڵم چلیتەوە بووە 60 ماوە ئەو 60 لەو بەرەوەیە مەسەل گەراجی ئۆتۆمبیلی تایە پارکی مناڵانی تایە هەنێکی تەوا بووە هەنێکی ماوە حوزێکی ئاوی تایە بۆ مناڵان ئەم دایک و باوکە بێت لێرە ئیسراحەت بکە ئەتوانێ بۆ نمونە مناڵەکەی لەو ئاوا کاتی خۆی بەسەر بەرێ و شتی ترمانشەیە لە داهاتووە ئینشاءالله هەوڵە دەین چی پێویست بێ بۆ هاوڵاتیانەوە توانیمانە ینی کۆمەڵێک شتی ناوازەی جوان کە تێکەڵەیەکە مێکسێکە لە گەشتیاری و کشت و کاڵ بخێنە خزمەتی هاوڵاتیانی گەرمیانەوە سوودەکانی ئەوەیە کە تۆ یەک ڕێژەی سەوزایی زیادەکەی دوو هەلیکار ڕەخسێنی سێ گەرمیان ئەناسیێنی بە خەڵکێک و گەشتیارێک لە دەرەوەی گەرمیان ئەو گروپە گەشتیارانەکەیێنن و ئەمە خەڵکی گەرمیان و ئەوانش کە دێنە ئێرەچی گروپی گەشتیاری بێوەچی سەردانی کردبێکی خەڵکی گەرمیان و دەرەوەی گەرمیان بێت دەتوانێت سوود لە بەروبوومی باخەکەی وەربگرێت و ئەتوانێت لێرە بمێنێتەوە ستافی چێش لێرەیان هەیە چێشتی کوردەواریە هەر خواردنەمەنەیەکی دڵخوازی خۆیانە و لێرە بۆیان دروستەکەن بە سعرێکی ڕەمزی